بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین ئامار و ژماری ڕووداوەکان و ژماری قوربانیانی لا چەند ڕۆژی جەژندا لە کۆنگرەیەکی ڕۆژنامنووسیدا بڵاو کردەوە. بەپێی ئامارەکانی هاتوچۆی ڕاپەڕین تەنیا لەو چەند ڕۆژەی جەژندا لە کۆی 4 ڕووداودا 25 قوربانی لێکەوتوێتەوە کە 23 هاوڵاتی بریندار بووە و 2 هاوڵاتیش گیانیان لەدەستداوە. بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینیش هۆکاری زۆربەی ڕووداوەکان بۆ پابەند نەبوونی شۆفێران با ڕێنمایەکانی هاتوچۆ دەگەڕێنێتەوە. دووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین دیارە 4 ڕووداوی هاتوچۆ لە هەر سێک ڕۆژی جەژنی ڕەمەزاندا ڕوویداوە. بەهۆی ئەو ڕووداوانەوە بەداخەوە 2 هاوڵاتی گیانی لەدەستداوە، 23 هاوڵاتیش بریندار بوون. زۆربەی ڕووداوەکانیش هەمووی لە دەرەوەی شار بوون، لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شار. پێشتریش چەندجار باسی ئەومان کردووە کە شۆفێران زیاتر مەجای ئەویان هەیە کە لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شار تیژڕەوی بەکاربێن و خێرایی زیاد لە پێویستی شەقامەکان بەکارەهێنن، بۆیە تووشی ڕووداوی هاتوچۆ بن. بۆ هۆکاری دووەمیشانەوەیە کە ڕێگاوبانەکانمان بەهۆی قەیرانی داراییەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نەتواندرا وەکو پێویست ئیشیان تێدا بکرێت. مامۆستایەکی زانکۆش بە پێچەوانی هاتوچۆی ڕاپەڕین پێی وایە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری ئیداری ڕاپەڕین بۆ خراپی ڕێگاوبانەکان دەگەڕێتەوە. باز لەوەش دەکات زۆری ڕووداوەکان لە هەرێمی کوردستان لە دوای نەخۆشی دڵەوە بە دووەمین سەرچاوەی زۆربەی ڕێژەی گیان لەدەستدان دێت کە ئەمەش ڕێژەیەکی مەترسیدارە. چالاکوانێکیش دەڵێت لە سنووری ئیداری ڕاپەڕین خراپی ڕێگاوبان و زۆری ئۆتۆمبیل هۆکاری زۆری ڕووداوەکانن. حکوومەت و لایەنی پەیوەندیداریش با کەم تەرخەم دەزانێت. ڕاپەڕین لە ئەسنای ئەم 5 ڕووداوی هاتوچۆیە لە 3 ڕۆژدا 2 کەس وەفاتی کردووە و تا بەگشتی دەکرێت پێت بڵێم بەداتا کە 3 بۆ 4 کەس لە ڕۆژێکدا دەبنا قوربانی ڕووداوی هاتوچۆ لە کوردستان بەگشتی کە ئەمە خەتەرترا، کەمە ترسناکترا، کەمە کێشەی زیاترە لە شەڕی ئەزمەی داعش کە بە ملمانەوە بوو کۆمەڵە پێشمەرگەمان شەید بوو و تا ئەمە دەبێت بکرێتە خەمی یەکەممان. شتێکی تریش بە بەڕێزت بڵێم وەک بەڕێوەبەرایەتی تەندروستی هەرێم ڕایگەیاندووە وەزارەتی تەندروستی ڕووداوەکانی هاتوچۆ جێگەی دووەمی گرتووە بۆ هۆکاری مردن لە دوای نەخۆشی دڵ کەمە کارەساتە. زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە دەڤەری لە ئیدارەی ڕاپەڕین واروە پارێزگای سلێمانی سەرجەمی هەرێمی کوردستان بە چەند هۆکارێک دەگەڕێت. هۆکاری یەکەمی بۆ خراپی ڕێگاوبانەکان دەگەڕێت و بەداخۆ ڕێگاوبانەکانی ئێمە هەموو خراپبوون، هەموو چاڵ چۆڵیان تێکەوتووە و هەموو بە زۆرینەی ڕێگاوبانەکانیش تاکسایدن. ئەمە هۆکارێکە کە بووە بۆی ئەوەی کە ڕووداوێکی زۆر ڕوودا لە کاتیەوەی کە سیارێک لە سیارێکی تر بەوەی تاسەوە لادەدا ئەم بەریەکەوتن دروستیان دەڵی ئیداری وا لەو پرۆژانەدا هەیە کە جێگەی کارەساتە، هیچ ڕقابەیەک نییە. هەتاکو ئێستا بۆ نمونە هیچ پرۆژەیەک نەبووە لەو دەڤەرە ڕەت بکرێتەوە بەهۆی خراپی مەوادە کە خراپی مەوادەکەشیان خراپە، هیچ کۆنکرێتێک بەوە خراپی کۆنکرێتەوە ڕەت نەکراوە. زۆری ڕووداوەکانی هاتوچۆ و داتا و ئامارەکان ئەوە دەخەنە ڕوو لە 2 ساڵی ڕابردوو زۆری ژماری قوربانیان لە هەرێمی کوردستان مەترسی و ڕێژەی قوربانیانی زیاتر بووە لە 4 ساڵی شەڕی داعش لە دوای نەخۆشی دڵەوە بە دووەمین هۆکار دێ بۆ زۆری گیان لەدەستدان لە هەرێمی کوردستان کە ئەمەش ڕێژەیەکی مەترسیدارە و پێویستە چارەسەری بۆ بدۆزرێتەوە. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.